بێگومان ئێمە لە ساڵی ڕابردوو تا ئەمە مانگیەکی 2025 کۆمەڵێک پێداویستی و کەموکورتی هەبوو لە کەرتی پەروەردەیە و هەستی بەرپرسیارەتیمان بۆ ئەم بابەتە هەوڵمانداوە لە ڕێگەی کەناڵەکانی خۆمانەوە ئەم هاوکاریانە بەدەست بهێنین و بە نزیکەی 150 میلیۆن دینار بۆ تا ئێستا قوتابخانە و بەخشی ساوایانمان نۆژەن کردوتەوە و هەندێکیشیان پێداویستی لۆجستیمان بۆ دابین کردوون و چواری کەش لەژێر نۆژەنکردنەوە و دابینکردنی پێداویستیان و ئێمە هەوڵ ئەین هاوکار و پشتیوانی کەرتی پەروتەوان بێگومان سەررجەم کەرتەکان بەڵام کەرتی پەروەردە و کەرتی تەندروستیەکە لەو کەرتانەی کە من بە بەپرسیارەتی سەرشانی خۆم هەمووکو قایم قام هەمووکو تاکێکی هەڵەبجە هەمیشە لە هەوڵا بم و تا هاوکار و پشتیوانی کەرتی پەروەردە بین چون بەڕاستی کەرتی پەروەردە سەرڕای ئەو قەیرانە دارایی کە هەیە لە هەموو حکومەت یاریمی کوردستانە دەستخۆشیمان هەیە بۆ دایکان و باوکان بۆ مامۆستا بە ڕێزەکان کە بەو بارودۆخە نالە بارش توانیویانە منداڵەکانیان بە شێوەیەکی باش هەم بخوێن و